کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم بەهۆی ئامادەنەبوونی وەزیری دارایی و وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا هەڵوەشایەوە. ئەوەش بەهۆی ئەو هەڵوێستە توندەی پەرلەمانتارانی فراکسیۆنی پارتی و بەشێک لە یەکێتی بەرامبەر بە تیمی وزاری حکوومەت لە دوایین کۆبوونەوەی پەرلەمان هەیان بوو. دەست بەسەر بکەین. سەرچاوەیەکی ئاگادار بە پەیامی ڕاگەیان بڕیاروا بوو ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەی یاسایی ئەنجومەنی وەزیران بەڕێوە بچێت، بەڵام کۆبوونەوەکە دواخراوە. بە پێی زانیاریەکانی پەیام هەریەکە لە ئاواز شێخجەناب وەزیری دارایی و خالید شوانی وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا ئامادە نەبوون بەشداری لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران بکەن، ئەوەش بەهۆی نیگەرانیان لە هەڵوێستی پەرلەمانتارانی فراکسیۆنی پارتی بە تایبەت و بەشێک لە فراکسیۆنی یەکێتیش بخرێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان. پاش فشارە بەرداوامەکانی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و هەندێک لە پەرلەمانتارانی دیکە، ڕۆژی دووشەممە 28 حوزەیران پەرلەمانی کوردستان بە ئامادەیی شاندی حکوومەت گفتوگۆی لەبارەی داهات و لێبڕینی موچە و مەلەفی نەوتەوە کرد کە ئامانجی سەرەکی لابردنی لێبڕینی لە 121 موچە بوو، بەڵام سەرۆکایەتی پەرلەمان ئەوەی نەخستە دەنگدانەوە و ئامادە نەبوو هیچ بڕیارێک لەو بارەوە دەربکات. بەڕێزان کاگاوات فەرموندانی شنجارێ بەڕێستان ئەوەی جێگەی سەرنج بوو پەرلەمانتارانی فراکسیۆنی پارتی و بەشێک لە یەکێتی بە توندی هێرشیان کردە سەر حکوومەت و بە شێوەیەکی نمایش ئامێز ڕەخنەیان لە حکوومەت گرت، بەڵام ڕەخنەکانیان زیاتر بە ئاڕاستی وەزیری دارایی بوو. ئەگەر وەڵامتان دەست نەکەوت وەزیر مالیە معنیە بەمە. بەهۆی هەڵوێستە توندەکانی پەرلەمانتارانی پارتی کۆبوونەوەکەی پەرلەمان گرژی تێکەوتوو لەلایەن وەزیرەکانی حکوومەتەوە وەڵام درانەوە، بەتایبەت وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا کە لە پشکی یەکێتیە. دەرچوو گەیشتە ئەوەی هجومی شخصی بکرێتە سەرمان، وەگەوەی بڵێن من و کاگاوات و کاکەمال و کاگومێت عەقدە نەوتیەکانمان ئیمزا کردووە. سەرچاوەیەکی ئاگادار بە پەیامی ود وەزیری دارایی هەرێم لەوە نیگەران بووە کە فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی لە دەربڕینەکانیاندا شکستەکانی 30 ساڵی ڕابردووی خۆیان دەخستە ئەستەی وەزیرەکەی گۆڕان. ئاوات شێخجەنابیش ئەوەی بە پێشێلکردنی ڕێکەوتنی پێکهێنانی حکوومەت لێک داوەتەوە کە لە نێوان هەسێ لایانی پێکهێنەری حکوومەت هەبووە. ئەو سەرچاوەیە وتیشی ناکرێت دوو هێز کە پێکهێنەری سەرەکی حکوومەتن بەرپرسن لە گەندەڵی و کێشەکان لە ناو پەرلەماندا خۆیان وەکو ئۆپۆزیسیۆن نمایش بکەن. هەمومان لە خەمی لێبڕینی موچەداین. بەپێی زانیاریەکانی پەیام لێدوانە توندەکانی پەرلەمانتارانی پارتی بەشێکی پەیوەندی بە ئامادەکاریەکانی ئەو حیزبەیە بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق، بەشێکی تریشی پەیوەندی بەو ململانێ توندانەوە هەیە کە لە نێوان هەردوو باڵە جیاوازەکەی پارتیدا هەیە. هەر ئەوەش وای کرد هەموو کێشەکان بخرێنە ئەستۆی کابینەی پێشووی حکوومەت، لە کاتێکدا گەندەڵی وەکو پرۆسەیشی بەردەوام لە هەموو کابینەکانی حکوومەتی هەرێم درێژەی هەبووە و بەم کابینەیەشەوە کە پارتی و یەکێتی و گۆڕان پێکشان هێناوە. بەو پێی باڵی نێچیڤان بارزانی سەرۆکی هەرێم کابینەکانی پێشووی حکوومەتی ئیدارەداوە، باڵی مەسرور بارزانی سەرۆکی ئێستای حکوومەتیش کابینەی نۆیەم ئیدارە دەدات. هەر بۆیە هەوڵ دەدرێت کەم و کورتیەکانی کابینەی ئێستا بخرێتە سەر کابینەکانی پێشخۆی. بەڵام بە سەرنجدان لەو دۆخی ئێستا هەرێمی کوردستانی تێدایە قەبارەی گەندەڵی و قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان بەراورد بە کابینەکانی پێشوو زیادی کردووە. مافەکانی مرۆڤ و ئازادی بیرروڕا و ئازادی میدیا پاشەکشەی مەترسیداری کردووە. دۆخی هاوڵاتیان نەک هەر گۆڕانکاری بەسەردانە هاتووە، بەڵکو و خراپتر بووە لە کاتێکدا داهاتەکان بەردەوام لە زیادبووندان. ئەوەی دەیسەلمێنێت کە ڕەخنەکانی هەردوو فراکسیۆنی پارتی و یەکێتی تەنیا نمایش بووە ئەوەیە کە ئامادە نەبوون پشتگیری ڕاستەقینەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بکەن بۆ دەرکردنی بڕیارێک کە لێبڕینی موچە کۆتایی پێبهێنێت. کوردستان لە بواری نەوتا بۆ ئاشکرا ناکەن. ئامانجێکی دیکەی نمایشی پەرلەمانتارانی سەربەلایەنەکانی دەسەڵات و خۆپشاندانیان وەک ئۆپۆزیسیۆن هەوڵێکی دیکەیە بۆ ونکردنی ڕەخنە و پڕۆژەکانی ئۆپۆزیسیۆن تا خۆیان لە بەرەی خەڵک نیشان بدەن، لە کاتێکدا قسە و بەناو ڕەخنەکانیان تەنیا ڕووکەشی بووە و ململانەی باڵەکانی ناو خۆیان بووە. لە واقعدا پاڵپشتی هیچ پرۆژێکی گۆڕانکاری و چاکسازی ڕاستەقینە ناکەن، بە تایبەتیش سەبارەت بە موچە و قوتی خەڵک.